من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینێرانی بەڕێز. ئەم جارش هاتووین بۆ سڕینی فرمێسک و ناڕەحەتی و ناخۆشەکانی هەژاران و کەم ئەندامان لە هەرێمی کوردستان، بۆ ئەوەی بە هەمومان ببینە هاوکار و هاودەمی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان هەرجارە و مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشی و ماندووبوونەکانی ژیان لەسەر خانەوادەیە کەم بکەینەوە. هەمیشە ئێوەی خێرخواز و بەخشندە لە بەخشینەوە هاوکاری و کۆمەچەکانتان دڵی منداڵانی بێباوک و هەژار و دارەکانی خۆش کردووە، بۆیە هەرجارە و ڕوئەکەینە ئێوەی خێرخواز و بەخشندە ماڵە هەژار و نەدارەکانتان پێدەناسێنین وەک پردی گەیاندن بەخشین هەژارەکان بێ ئێوە دەناسێنێ و ئێوەش بە دڵە میهرەبانەکانتان بە هاوکاری و کۆمەچەکانتان ماڵەکان ئاوەدانەکەنەوە. ئەمڕۆ بەرنامەی بەخشین سەردانی شاری هەولێری کردووە. لە گەڕەکی کورانەوە ئەمانەوێت ئەم خانەوادەتان پێ بناسێنین بۆی بە هەمومان ناڕەحەتی و ناخۆشیەکانی ژیانیان بۆ سوکەین و لەمە دواژانێکی خۆشگوزەرانیان پێشکەش بکەین. چەند ساتێک لەگەڵمانە بوو. نام سعيد عولة عمد من الوساري هولير دادن اسمه كريتينو هيكلك ماني هيكلك التوام نبو بيمان توام ناكريو من دارم المكتبين ودخلنو او يجيان مانيو کاک سعیدیان چەند سەرخێزانەوە؟ دەکەسی دە سەرخێزان خانوو. ئەم خانووی خۆتیان کرێ چەند کرێ دەی لێرە؟ 325 دە سەرخێزان لەم خانوویەکی کۆنە و لە هەفتاکان وەبزام دروست کراوە. بەڵێ لە هەفتەیەکان دروست کراوە. بەڵێ چۆن ژیان بەڕێیەکەن؟ بەچی ئەژین؟ ژیانتان لەسەر چییە؟ مەعیشەتان لەسەر چییە؟ والله معیشەتمان لەسەر چییە؟ ئەو کوڕە ئیشێ دەکاتن لێوێن دەرێ مانجی 250,000 هەیە و ئەمەش هەندێکی پیا دەکەین و معیشەتەکەمان ئەوەی. بەشی ژیانتان دەکات؟ ناکە بەخوای ناکە بەخوای ئەو ڕوو پارە نەبوو بدەمە مندانە لۆ مەکتەبی بەخوای بەبێ پارە چون ئەرێ خواوەچی تا چەند لەسەر دڵە قورس بوو؟ قورس بووە چکە ئەرێ بەلا ئیلاهی دوکانی بسکومان هەیە و سارقی و مارقی و بەیزین و سپرا و ئەو شتان دەفرۆشین و ئەم خانووە لەگەڵ ئەوەش کرێچین کەم کورتیشی تایە لە زستانە لە دستانە دولەپەی دەکا ساردا مەکشوفە بە قورئان جارەوە بووە بەبێ سۆ بەدانیشتینە ئەرێ بەخۆ لە زستانە ئەرێ وەڵڵاه دستان بووە بەبێ سۆ بەدانیشتینە لەبەرەوەی نەوتان نەبوو نەفتمان نەبووە ناوە ئەوەش هەمووی ئەوە ئاوی داوە ئەرێ والله ساعة بكشف بالقرآن مساعدة ما عندك بناء زوج مساعدة ما عندك أصلا ذلك كريم بباطن مليش كشكي لقى دليل مليش كشكي دكاني هي مش كشكي ناولاي ذي هذا خطان
شتێکی بە خێراتتان دەکەم بۆ ئەم بەرنامەیە خێرخوازیە بەخوای ینی بارگوزەرانمان زۆر ینی ناجێگیرە و بەدەڕام چ بکەین دەسەرات نییە و داوا لە خێرخوازان دەکەین یارمەتیمان بدەنەوە لەم کرێسیاتی ڕزگارمان بکەن و چەند ساڵە کرێچین دادەن بەخوای 17 ساڵ دەبی کرێسی ئەم دەلەمەوە دەلەوانەیە زیاتر بەخوا چیژەکەموا بە مێردا لە عمریوی زیاتر ئەوە 23 ساراوە عمری پێشی هەینێش ئەمە کرێسی بووینە 2 سال 3 سال پێش هەینێش تا ئێستا خانووی خۆتان نەخێر هەر لە کرێسی بووینەوە جا هەر دەمی هەر لە ناو کوران لە ئەترافانە بووینە بە تقریبەوە 5 سال زیاتر لەوە 5 سال دەچەمە لێرەینە ژیانی کرێچێتی تا چەند قورسە وڵی بخۆت دەزانی ئەگەر دەست کورد بی و ئیشت نەبی ئەوە ژیانی کرێتیاتی زۆر قورسە مانگانە دەبی چاوەڕێ بکەی یاڵە خوا ئەو مانگەم پێک بێ ئەو مانگەم پێک بێ ئەوەندی عنی لە دەوی منداری خۆت دەبی بکەیەوە نەیدێ لە بۆ کرێ هەگری کوڕەکەمان برێن ئەوە مانگانە 250,000 هەیە ئەو دادنە لە بۆ کرێ ئەوی دیش دەبی بە هەر حالەش هەبی تەواوی کەین و بیدەی نەکرێ ئەگە کرێکی نەبی سبێنێ دەتانی ئەوەندی دەدەیە کرێ بە خۆت بیخۆی و بدێ مندارەکانت ئەگەر بێ سەرواقعەتی ژیانی تەڵەبەش بە خۆت دەزانی دەفتەری دەوێت قەڵەمی دەوێت کتابی دەوێت مەصرفی ڕۆژانەی دەوێت جلوبەرجی دەوێت بەس بکەی ئەوەش دەبی بە هەر نەوعاچی هەبی لە بۆیان دابی بکەی جار وا هەیە دابی نابی وڵای جار وا هەیە پارە نەبووی بیان دێ لە بۆ مەکتەبێ بڕۆن بەس بکەی هەر کوی هەبی دەبی ئیدارەکەی پێک بینی و قەناعەت بە مندارەکان بینی برێی خوا گەورەیە هەر دەبی ئەوەی بکەیت چ بکەین لەو سەردەمەی چێ هەیە دەسەر خێرزان لەو خانێک کەونەی لە ئافتایەکان دروستکرایە بزیت ژوورەکانیشی زۆر نیە زۆرەکانیش ئەوانێ گرفتت چی ئێستا چیت هەیە خێرخوازان هاوکاری بکەن هاوکاری بکەن ئەو هەیکەلە بێت تاواکەن ئەمەز لە کرێکی ڕزگار بین و هەیکەلەکەن لەکوێیە هەیکەلەکەم لە دووسەرەیە دووسەرە چەندێکە خەریکی ئەو هەیکەلەی والله 2 ساڵە کرایە لێ بخۆن ئەو سال دەبتە 3 سال بەچی کرد خێرخواز و خێرخواز والله کابراەک لە سناعی عەردەکەم هەبوو عەردەکان لۆ کڕی بووم وتی چل وەرەقە سودە دەمێ ئەو سابڕۆ بیکە هەیکەلەکە ئەو هەیکەلە گە بە تەمای خێرخوازی نەبی پێم تەواو نابی ئەوە وا خێرخوازی لە بۆم تەواو دەکەن و خوا خێریشان بنووسی بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 1970 961 13 1970 961 1950 723 25 55 بەخێر سەر چام دەمات تەلەڤیزۆنێ وەڵا هیچ مانێ بەخوای ئۆژە 5,000شم پێی نێ بەخوا دەرم خوایم ئەو سۆز لێدا لۆ دەورمەکماناکە کوڕمەڵە دۆرمەی پەرکەمێ هەوایە سەر بە 750 پیاز بە 1500 بەخوای کۆدیە هیچ خێزان دەبێ منجای دۆرمەشێ بەخوا بە 2 ۆژان 5,000ەکەی قسق دەکەم هەزار دەبە مەلایەشی ئەو پێک دێنم هەفتە هەمان جارێک بەخوا گۆشتە ئەیوانشە نایتە مادمان و بەخوای گۆشت منە ئەستۆ سەعاگری گۆشتی ئەیوانی ئەها ساران برێن حارم خێر شتی بکە برین سکاش ئەوەمان و بێ خێرم لەمان بێ بەخوا هیچمان نییە پێمان خۆشە خانێکەمان لە تاواکەنەوە لەوەی بستێن دەرێ چۆن ژیان بەڕێ ئەەکەن کاتێک بە ناخۆش دەبینە سەری بەخوای کاکە هە زۆ بە ناخۆش دەبینە سەری بەخوای ها هیچ وەڵڵا ئێستا ڕۆم دارم بێ پارە ڕۆینە داچ بکەم گوتم داچم پێی نییە بەخوا بەس بۆ مەکتەب بەخوا 15 ساڵێکی ژۆ کەشم ئەو سا دەبیتە 6 ساڵ بڕخوا بەتمان خوای چ نەکڕە
ئۆش دەزان جارێ دەبن جارێ نابن و بری بەس پارێ ئەو کوڕەکەیەوە ئەوی دیان قیچقیچەکۆ بە خۆتی تاوا دەکرێ بەخوای چەند ساڵ لەم خانووە 5 ساڵ لێرەینە بەخوای 5 ساڵ لەم خانووە کرێت 5 ساڵ لەو خانینە بەخوای بە ناخۆش دەبینە سەری بەخوای ها زۆ بە ناخۆشی دەبینە سەر ئەی چارەشمان نییە بەخوای برین ژانش بە ناخۆش دەبینە سەری چمان نییە و بەخوای خێرتان دەگاتی لۆمان تەواو بکەن و خانەکە بستێن ناوێ لەوەی بستێن دەرێ لەو ژانێ ببێنێ دەرێ ئەو بی خانەکەی دەخۆین و خۆمان ونیە خێرتیان دەگاتی لۆمان تەواو بکەن و ئەو 2 ساڵە ئەو خانەوان تاوا نەکردیان دەست خۆشیانی دەکەم و ماریشان ئاوابی دەستیان خۆش بیان ئاگان لێبین ماری ئاوا بین تا چەند ژیانێکی دەسەرخێزانی لێرە ئاساییە تا چەند قورسە چۆنن؟ واللهی کاکە بە خۆت دەزانی خانێ مەکشە و زستانان هەر کوی دەرکەی دەکەیەوە ئەو هەوا سار دەدێتەوە ژۆرێ ئەگە هەرچ پێبی پێ نەبی ئەوە وەش خۆی لێ دێتەوە هاوینانیش هەر وەچی ویە هاوینانیش ئەوە موبەڕی دەپێ لە کاس هوڕەبایە گەرمێت شعین تاس و حەمامە ئەگەر ئەمەش بژێویمان بڕێک باش باە و کرێت زیادمان پێ بدرا دەمانتانی خانێکی بڕێک وها بگرین ئیدارەی لەناو بکەین بەس ئیدارەی عنی بە مەجبوریە بە ناعیلاجی ئەگە ناعیلاج نەبی وەڵڵاهی چێ دەتانی لەنا ئەو دەسەر خێزان لەناو خانێکی مەکشوفی خراپ ئەگەر ئەمەش بژێویمان بڕێک باش باە دەمانتانی کوڕەکەمان بستە دەرێ ئەمە بە خۆمان کەمتر دەماینەوە دادەنیشن لەناوی بەس لەگەر نەبوونیش چ ناکرێت ئەلحەمدولله چ داوایەکتان هەیە ئەتانوێ چیتان بۆ بکرێت؟ واللهی ئەمە داوامان لە خێرخوازان ئەوەیە یارمەتێکمان بدەن هەتا پێیان دەکرێت ئەو خانووەمان بە تەواو بکەن ئەوە 2 سال زیاترەوە لە بۆ 3 ساری دەچێت ئەویش عردەکەش بە پارەی خێرخوازان کرایە بەخوا هێکەلەکەش بە پارەی خێرخوازان قیت کرایتەوە ئەگە داوەش لە خێرخوازیش دەکەین یارمەتێکمان بدەن و هاوکاریمان بکەن خوازەزای خێریان بداتەوە و پاداش چاکەیان بداتەوە ئەگەر هێکەلەکەمان لە بۆ تەواو بکەن لەو کرێتیاتی ڕزگارمان بکەن بە حەجەشەیە و خێریان دەگاتێت زۆر مەمنونیان دەبین و وڵا داوا لە خێرخوازان دەکەم ئەگەر ئەو مارە جیرانەی ئەو خانی تەواو بکەن و لە دینارێک بگرە هەتا 250 هەتا 100,000 هەر کەسێک بینتەنا ئەو دەخیلی خێرخوازی خوا خێریان بنووسی کە ئەو جیرانەی ئەو خانیە پێک دێتن ئەو 1 بلۆچ پێ بکڕی 1 چیسە چەمەتۆی پێ بکڕی لەکە خوای گەورە بزر نابی ئیشاڵڵا بەعەزە چیە بەخوای داوا لە خێرخوازان دەکەم لە ئەو مارە جیرانەی وەکو شاید ئاڵاتیمە لەو دنیاش پێم دەجێڕنەوە ئیشاڵڵا خوای گەورە لە کنیان بزر نابی ئەوان لەو کەم دەرامەتەی قوتاریان کەن لەو کرێتیاتی زۆر سوپاسین گۆش دەکەم و ئیشاڵڵا خوا خێرتان بنووسی ناوەڵای هیچیان لە مارێدا نییە نابەخۆی ئەگەر بری ئەو چتانی لەو مارەشە خوا ئاگای لێیە بە چای خۆم دیتم زۆر شتیان لە مارێ لۆهاتیە ئەوە گە عەسیرەک بی جلکەک بی تشتێک بی کە دەدەنە ئەو جیرانەنە خێرخواز بۆیان دێنێ نەکاسب کارەچیان هەیە
بەخۆی کەم ئەندامە دوو سەرخێزان بووچی لە مارێ هیچ اختیداریان نییە بەخوای برنجی بایعی دەخۆن پێیان عیب نییە ئەویش پێ شکرێن ئەگەرە هەبی ڕۆژەیاتم مارێ دستانی سەرماوە بەخوای لەو گۆڕی دانیشتنە نەفتیان نەبوو چی عالمی ئارێ وەڵی سۆبەی کارەباییان پێکرد ئەگە کارە باش نەبی گوتم پکە گوریەوە چێ پێ نییە ناوەڵێت بۆچی نەفت نەبی پێکەی نەکۆ ئەوانش عەزیانەی دوو بەرمیلی نەفت لە عەوشێبی و اختیدارێکی باشیان هەبی مارەکی ڕێک و پێچیان هەبی خانیش خانی عالەمی ئاگادارم 300 تەنام نە 350 وڵی ئەوانە دەدەنەکری جارەوە بە مانگونی وەک تێپەڕێ پاریان نەبووە تەواوکەن کە بیان دەنەکریت ئەگەر چایان لە ڕەمەزانانە خێرخوازە چ شتێک بین نەمارێ ئیدارەی خۆیان پێ بسوڕێن بەخۆ دەزانی مەسرەفی مەکتەبێش گرانە و ئەوانش عایلەنە و عەز دەکەن شتیان هەبی و هیچیان نییە وەڵڵا خانیش هیچ بەخوای 1 مەتر لەو هەولێرەی لە هیچ جێژی تەنها ئەو هەیکەلێم ئاگادارم وەکو جیران کە بە منیان گوتی قسەی لە من ناشارنەوە ئەوەندەیان هەیە گوتیتیان تەواویش ناکرێ و پێشمان تەواو ناکرێت بەخۆی برم کەم ئەندامە چاوەکی نییە فەقیری مندارەکانیشی هەندە یەک دۆچیان ناخستانە خانیشی هەیکەلێکی هێ ماوە کە دەرێ پێم تەواو نابیت ئەگەر ئەو هەیکەلەی لۆ تەواوکەن خێرخواست ممچینە گوزارانی باشتر دەبی لەو کرێچێش ئاسێتەوە لە خۆی دەستە ناوێ ئەو سێ عایلێش قوتار دەبی لەو نەهامەتیە سێ عایلە ئەو خانێ دەژن ئێستا ئەوەش کرێچیە ینی هەموو مانجێت و 300-400 هزاری وەرە خڕکەوە بێ دەبکرێ ئاو کارەبا وایە ئەو مەسرەفە مۆبایل و تەلەفۆن و مندار و خوێندن و مچینە منداریشی لە جێت کە دەخێنین ئەویش بە پارەی دەوێ وەجبەی دەوێ بیهنی بی بە معنای ئەوە کابرا هەر کۆی پارەی سیارەی بداتە ئیجاری مانگانەی سیارەی و ئەوە معنە دەرناینی لۆبی ئەگەر یارمەتیەکی بدەن یعنی زۆر شتێکی خێرخوازی باشە ئەوە پرەک لەو خۆی ئەوە دەبی لەو زەحمەتیە یعنی مندارەکانیشی بە خۆشی کەم ئەندامە ئیش و کارێکی و هاشی لەدەست نییە برێ پارەکی باشی بێ دەدەستی بتوانانی هەموو شتێکی بکە نیتی کە نیتی معنەیە ئەگەر خانیەکەی لۆ پێک بینن ئەو هەیکەلەی لۆ تەواوکەن چینە باشتر دەبی ژیانەکەی باشترە لە کرێتیادی دەعاسێتەوە پارەی ئەو کرێی لۆ بگەڕێتەوە هەر باشترە کەوتە ناو سوکنەی خۆی خانی قەدیمە بزانە کووە تەمەژا درۆ پەیدا کە ئاوی دێتە خوارێ هەمووی سارێ ئەگەر هایبی بخوا لێرە دانانیش ئەگەر ئەو هەیکەلەی دەشتەی لۆ تەواوکەن مچینە ئاری باشتر دەبی چەند زوو بە هانای مام سەعیدی بێن باشە لەبەرەوەی ژیان و گوزارانی زۆر ناخۆشە یانی هەر زوو بێن خێرەی گەورەیان دەگاتی خێرەی زۆرگە بەعاجە و عەمرەی هەیە ئەوە ئێستا ئەوی بێ ئەوەی بەعاج و عەمرەی هەیە لۆی ئەوی شێ لۆ تەواوکە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 960 11 0 965 0 750 723 25 55 بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأفضل الصلاة وأتم التسليم على سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأزواجه وأصحابه وأحبابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين برزان وأعزان السلام عليكم ورحمة الله وبركاته تمرون وأشكرا لجان الدنيا دا أخوي قورا إشكا وتقدير كرا لله رب العالمين ولواقع إجداوايا إنسان هم لسيق آسنية هەیە دەبینی حاڵ و گوزەرانی باشە هەیە دەبینی مامناوەندی هەیە دەبینی وەزعەکەی زۆر خراپە ئەو ئەسباب و هۆکاریشی زۆرە مەسائب دنیا مەشاکلکە ئینسان تووشی واقع چوادێ و توش هەژاری و نەداریش دێ بەڕاستیش هەژاری و نەداری زۆر ناخۆشە کوردەواری گوتیان فەقیراتی کراسەکە لە ئاگر و پێغەمبەر صلی الله علیه وسلم وتی یا ڕەبی پەنا بۆ تو دەبەم خۆمە تو دەپارێزم لە کوفر و لە هەژارەتی وتیان یا رسول الله یەکسان فەرمووی بەڵێ قال صلی الله عليه وسلم اللهم إني أعوذ بك من الكفر والفقر قالوا آية عادلان يا رسول الله قال نعم
زۆر جاران زاریوا بۆ ئینسان لەبەر فەقیراتی و هەژاراتی تووشی گوناه و بێدینی و نەعوذ بالله لەوانەیە سەرڕابژەشی لە بۆ خۆکوشتن و یان لە بۆ مەثەلەن کوفریشتیوارش حتا خوای گەورە سوبحانەهو وتەعالا فەرمێ وەئەنفیقوا مما رەزەقناکم یعنی ئەو ماڵی پێمان داون لەوە خێر و خێرات بکەن چونکە هەموومان دەزانین کە هاتینە دنیای بە ڕوت و قوتی هاتین و بەدەست بەتاڵیش دەڕۆن کفنەکە لە بۆ داپۆشین ئەو ڕعاراتی ئینسانە ئەگەنا کەس یعنی پارە لەگەڵ خۆی نابەوە گوتراشە یعنی کفن بەرچی نییە یعنی هەتا ئینسان پاروشتوە لەگەر بە ئیتر دەڕۆیەوە ئەوەی لەگەڵە خۆت دەبەی ئیمانەکەی و عملە چاکانتە و خێر و خێرەتەکانتە لە پاشان ئینسان نەڵێ ئەو خێرە کەمەوە خێرە گچکەی و نایکەم و میهمنیە و بەسیتە و بێئیسفادە خۆتان لە ئاگری جەهەنەم بپارێزن ئەگەر بە نیوق لە قەس پیش بی یعنی چێ کەس ئیتمام نادا بە لە قەس بک بەڵام دەفەرمێ نیوق لە قەس بی یعنی جاری وا هەیە خێرێکی زۆر کەمە بەس بە حەڵالی و دێدێ مستحق لەکن خوای گەورە زۆر مهمە و ئەتو حسابەت لە بۆ ناکە بەڵام لەکن خوای گەورە حسابەکە زۆر مهمە لە پاشان خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێ ما عندكم ينفد وما عند الله باق ئەو سەرۆت و سامانەی هەیتت بەڵکو ژیانەکەشت تااقەتەکەشت گەنجاتەکەشت هەموو ڕۆژێک دێ کۆتایی پێدێ دنیا بەجێدەلی بەڵام ئەوەی لە ڕای خوا کردیتە خێر لە عملی چاک یەگراون خێر و خێرەت ئەو دەمێنێ ئەویلاتان خلاص دەبی وما عندكم ينفد لەبەرەندی ئێستا کە موقەتە کابرات و ساحب سەرۆت و سامانەی کە مردی ماڵەکەشی تو نامێنێ شەرع تەوزیعی دەکا جەنازەکەش نارن فلانە کەسی بینە دەرێ ئەو جەنازە بینە بەناوەکەش بانگر ناکەن ئەو ملەتەی ما تووشی نەداریەک و هەژارێک وەزعی زۆر خراپاتیە لە لایەکی بێکاری و بێئیشیە لایەکی قات و قوڕیە لایەکی تیجارەت و ئیشکردن کەمە یانە کونیە پارە قیمەتی نیە پەیدا نابی ئیتر زۆر کەس تووشی نەداری و هەژاری ئەو لاولا بووینە ئەگەر ئینسانی مسلمان چەند بتوانی هاریکاری ئەو برای و ئەو خێزانە و ئەمثالی وانە بکە بەڕاستی خێرێکی گەورەیە و ئینشاءڵڵا ناوتەرا زۆر ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری خێر و خێراتیان دەبن ئیسراحەتی پێوە دەکەن لە دنیا و لە قیامەت یا ڕەبی خودای گەورە خوای گەورە هەموو لاکەمان مەوفەق بکات لە بۆەوەی لە کاری چاک زۆر دەست پێش خەر بین و جێگەی ڕەزامەندی خوای بین ئینشاءڵڵا لەم دنیادا هەمومان میوانین یاخود ڕێبوارین چەند ساڵێک ژیان بەڕێ ئەەکەین و کۆتایی بە ژیانمان دێ و ئیتر هەرێکەمان بۆ شوێن و مەوای خۆی ڕۆ هەژار بین دەوڵەمەند بین تەندروست باش بین یاخود نەخۆش بین ئەم ژیانە هەر کۆتایی دێ بەڵام ئازا ئەو کەسەیە بتوانێت لەم دنیادا بتوانێت ژیانێکی خۆشگوزەران بەڕێ بکات و سەربەرزانە لی دەرچێت کاتێک کە خی پەروەردیگار سەرەوت و سامانی پێداوە چاوی لە هەژاران و نەداران و منداڵانی بێباو بێت و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیانیان بۆ بکا بە خەندە و خۆشی زۆرمان بینی ماڵ ئەوان لە دنیا کرد سەرەوت و سامانەکەیان ئێزدار زۆر بوو بەڵام هەژار و نەدار و منداڵانی بێباو ڕۆژێ لە ڕۆژان دوعایەکی خێریان بۆ نەکرد و تەنانەت دڵی منداڵێکیشی خۆش نەکرد هەشمان بوو ئەو سەرمایەکە هەی بوو لە خزمەتی منداڵەکانی خۆی و تەواوی هەژاران و نەداران و منداڵانی بێ ئەو خەرچی کرد ئەمە پێی دەوترێت بەسەر بەرزی کۆچی دوایی کرد و لە دنیادا جێپەنجەی دیار بوو ئێمە لە بەخشینەوە هەمیشە بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ئەمانەوێت ماڵە هەژار و نەدارەکان لە هەرێمی کوردستان ڕۆشن بکەینەوە و ئازار و مەینەتەکانیان کەم بکەینەوە بۆیە بەخشین ئەمڕۆ لە شاری هەولێر لە گەڕەکی کوران سەردانی ئەم ماڵە خاوەن پێداویستە تایبەتەی کردووە و کە دەسەر خێزان لەم خانە کۆنا بە کرێچەتی ژان بەسەر دەبن بۆی ئەمانەوێت بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی خێرخواز و بەخشندا هەیکەلێکیان هەیە ماوەی 2 ساڵە لە ڕێی خێرخوازانەوە بۆیان بنیاندراوە بەڵام تاو نەبووە ئەمانەوێت ئێوە یەکێک بن لەو کەسانەی کەوا بتوانن ئەم ماڵە لە کرێچەتی ڕزگار بکەن و بەشێک لەو ئازارەی کەوتوتە سەرشانیان بۆیان کەمکەنەوە چاوەڕوانی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستین بۆ ئەوەی بەدڵە میهرەبانەکانتان ئەم ماڵەش لە کرێچەتی ڕزگار بکەن و بیانکەنە خاوەن خانووی خۆیان لە شاری هەولێرەوە ئەچینە ناحیەی شۆڕش بابزانین کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە ئەبەخشن دەڕێی بەخشینەوە خەرمانبەرەکەتان چییە و چۆن توانیتانە
دڵی منداڵانی بێ باو خۆش بکەن و چۆن ئەوانتان لە کرێچێتی ڕزگار. هاتوین ئەم جارەش مژدەی ئەوەتان پێ بدەین کە هاوکاری و دەستباری و کۆمەچەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست چۆن لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ ئەبێتە فریادڕەسی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک. زۆرجار لە سەرەتای بەرنامەکان هەمومان ناڕەحەت و چاو بە فرمێسکە بین، بەڵام کاتێک هاوکاری و کۆمەچی و دەستباریەکانی ئەوەی خێرخواز و بەخشندە دەگاتە نووسنگەکانی دەستگای خێرخوازی بەخشینەوە، ئەوسا ئەزانین هاوکاری و کۆمەچەکانتان چۆن ماڵی هەژار و نەدار و منداڵی بێباوک ئاوەدان دەکاتەوە فرمێسکەکانیان دەسڕێت. بابزانین چەند ماگی بەر لە ئیستا لە ناحێ شۆڕ سەردانی ماڵێکی بێباوکمان کرد. دوو منداڵی چاوگەشێ بوو، یەکێ لە منداڵەکانی نەخۆشی درێژخانی هەبوو. بابزانین کاتێ هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ئاڕاستەی ئەم ماڵە کرا، بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە چۆن ژیانیان گۆڕا. سەرەتا بابزانین ئەم خانووی پشتی ئێمە دیاریدەستی ئێوەی خێرخواز و بەخشندەیە بۆ ماڵێکی بێباوک کە دوو منداڵی چاوگەشیان هەیە. بابزانین کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە هاوکاری و کۆمەچیان دەکەن، ژیانیان چۆن دەگۆڕێ و چۆن لە کرێچێتی ڕزگاریان دەبێت. بابزانین ژیانی ئەمڕۆیان و چەند ماگێ بەر لە ئێستایان چۆن. بەڕاستی هانام بۆ ئێوە بردووە لەبەر ئەوەی کەم دەرامەتم و کەسێکی وام نییە کە یارمەتیمدا. باوک مناڵەکانم نزیکەی ساڵێکە ئەمری خوای کردووە و کرێچیشم، هیچ داهاتوویەکەم نییە کە بتوانم ئەم مناڵانەی پێبەخێ بکەم. بەڕاستی بە خێر و مەندی خەڵکەژیم، کرێچیم. مناڵەکەم ئەو کچەم تقریبان نزیکەی 6-7 مانگە تووشی تەلاسیمە بووە. بەڕاستی بە خێر و مەندی خەڵکە ئەیبەم بۆ خەستخانەی هیوا دوێ حالی شەیدیە من یان کرد بۆ ئەم کچم زۆر حاڵی وێرام. ئەم مناڵانم بەخوا هەزار شتە بینن، بەڕاستی و کوڕم هەزار شتە بینێن جاران باوکی هێرچۆنێ وای بۆ یەکرد ئیستەوە دەسەڵاتی شتێک نییە کە لە دەرەوە داوای ئەکا کە بۆی بکەم. بەڕاستی جاران توانای ئەوە نییە، توانای بەسە توانم عیشتەکەی خۆم بەرمەسەر هەتاکەی من نەتوانم توانایەکم هەبێ کری خانوویەکم پێ بدرێت، توانایەکم نەبێ بە خێری خەڵکا بم. وەکو بەڕێستان شتێکتان پێ بکرێ لەگەڵ خێرخوازی بەڕێز هەر کەسێک بتوانێت یارمەتی ئەم دوو مناڵە بدا بە تایبەتین کە بێنازی باوک بوون، کە بتوانم من لەم دنیاە بە یارمەتی خێرخواز بتوانم کە خۆشحاڵیان بکەم. ماشاءالله ماشاءالله سلامت بیا خشونه ماشي
بەڕاستی من بە خێراتنی ئێواکەم کە زۆر زۆر لە مانگی ڕەمەزانەوە حتا ئیستا کە دەرگای دەرونی ڕەحمەتان لە ئێمە کردەوە ئەویش لە خودای گەورەیە ئەو بەهرەیە کە ئەیداتە مرۆڤەکانی خۆیان بەڕاستی ئازایەتی ئیماندارانی خۆتانە کە خوددا پێتانی بەخشیوە کە ئێوەش کە یارمەتی ئەو مناڵانەی کە بێ باوکە بێ و کە بێ لانەن و کە کەسیان نییە بەڕاستی ئەم ڕۆڵانەی من بەڕاستی کە ئێوە لەو یەکەم ڕۆژی ڕەمەزانەوەتن پێشتر زۆر ژیانمان ناخۆش بوو کرێکی بووم دایمەن قەلق بووم دایمەن بیرمە کردەوە خۆیان دەربەدەر نەبم خۆیان نەکەومە دەرگای کەس خۆیان نەکەومە محتاجی دەست هیچ کەسێک بەس بەڕاستی ئێوە هەموو شتێکتان بۆ ئێمە کرد وەکو خانوویەک وەکو ماڵێک وەکو موچێک بێ بتوانم مناڵەکانی پێدابین کەم وەکو ماڵێکی ئاوا کە خۆش بۆ ئێمەتان دروست کرد هەستەکەم تازە لە دایکە بم ینی سەدڵم زۆر زۆر خۆشە ینی لە خۆشیان نازانم بگریم نازانم باوڕم نەئەکرد بن ئەم ڕۆژم پێوێ کە من لەگە مناڵەکانم لە هێنانیەک بین زۆر بەدەنگی ئێمە هاتن بەڕاستی ماڵێکی خۆش باوڕم ناکرد سوپاسی کاک جەبرائیلی شەکەن بەڕاستی زۆر زۆر سایلیشی جوانی بۆ ئێمە کردووە ئەمڕۆکە بۆ یەکەم جار خانووەکەی خۆتان بینی هاتنە ناویوە چه هەستێکت بۆ دروست بوو وەڵی بەڕاستی هەستەکەم هەرچی ئەو کەسانەی کە لە دڵم مردوونە هەستەکەم زیندوو بوونەتەوە هەستەکەم تازە لە دایکە بم زۆر زۆر سپاسیەوە بەڕاستی زۆر زۆریش وێنای خانوویەکی ئاوا خۆشتە کرد کە بەخشین بۆ تام بکات لە ڕێی خێرخوازانەوە نەخێر نەوەڵ هەستەکەم تازە لە دایکە بم بەڕاستی ئەوە ئێوە بۆ ئێمەتان کرد یعنی نازانم چی بڵێم خانوویەکی باش منتەقەیەکی باش هەموو موسڵمان و ڕێک و پێک زۆر زۆر یعنی کەسایەتیەکە ئەو بۆ من کەسایەتێکی زۆر زۆر گەورەیە و لەگەڵ جەنابتان ببوونم کەسێک بۆ ئێمە وەکو کاک جەبرائیل وەکو جەنابتان کە هاتنە خزمەتی ئێمە لە خانوویەک بووین بەڕاستی وەک ژیانمان نەمانەتوانی خۆمان بگونجێنم بەشکر بەخوا هەموو شتێکەمە ئیستا زۆر جابیر لەوەکەینەوە ئەبێ بەچی منداڵانی بێ باوک دڵخۆش بن و بەچی پاداشتێکی گەورەمان دەستکەوێت بەڵام ڕەنگە هاوکاریکردنی تۆی خێرخواز و بەخشندا لە کڕینی خانوویەکی ئاوا یاخود لە بووکەڵەیەکی ئاوا بۆ منداڵێکی بە باوک ببێتە ڕەزامەندی خوای پەروەردیگار و لە دنیاش کۆمەڵێک ناڕەحەتی و ناخۆشی لەسەر خودی خۆت و خانەوادەکەت دوورخاتەوە بۆی بەکەم مەزان کاتێ منداڵی بێ باوک ئاوا دڵخۆشەکەن تا دوێنێ بە فرمێسک و بە ناڕەحەتی ژیانیان بەسەر دەبرد ئیمڕۆ لە خانووی خۆیان و پڕ بە دڵە میهرەبانەکەی خۆیان پێەکەن و ئاسوودەیی باڵی کێشاوە بەسەر ئەم خانەوادە بێ باوکە بۆیە تۆی خێرخواز قەت بەکەمی مەزانە کاتێک بڕیاری هاوکاری و کۆمەچی بۆ منداڵی بێ باوک و هەژارەکان دەدەیت خۆتان بینیتان بۆی ئەم هەدیە بچووکانەوە چنێ دڵیان خۆش بوو بۆیە لێرەوە سوپاسی هەموو ئەو کەسانەکەین کەوە ئاوا دڵی منداڵی بێ باوک و هەژارەکان خۆش دەکەن و گۆڕانکاری لە ژیانی ناهەمواریان دەکەن ئێوە دووبارە سەیریکەنەوە بابزانن ئێوەی خێرخواز و بەخشندا چیتان بۆ ئەم خانەوادەیە کردووە و ئەم خانووە چۆنە و کەلوپەل و پێداویستی ناماڵیان چییە؟
وڵی هەست دەکەم کە خوددا کە ئەم بەشەی داوە پێم لە ڕووی یارمەتی خێرخوازانەوە و لە ڕووی ئێوەشەوە بەڕاستی نانم ناخوار لە ماڵەکەی خۆم بەس فی سەبیلی کری خانۆکەم پێدابیم کرێ یانی زۆر زەحمەتێ کرێت چی بێ کە پێشتر پیاوەکەم ما بۆ هەستم نەئەکرد ئەموت هەبێ نەبێ ئەو هەوڵەدا بەس شۆکەکەم بۆ دوو شۆکی تر نەمەزانی دڵی ئەو مناڵانەم ڕاستی کەم ڕاستی یا بتوانم موچێک هەبێ کری خانۆکەی پێ بدەم یا توانای ئەوم هەبێ ئیشێ بکەم بتوانم بێژەوی مناڵەکانی پێ گەورەکەم. ئەمەژمێری باسیل بکڕم نیتە خۆم زرە خۆت بزر بووە زۆر سپاستانەکەم بەرنامەی بەخشین پاسکلیان بۆم کڕێەوە لەوەتیە نازانم چی بکەم بگریم یا نەگریم بۆچی ئەگری ئەغا لە خۆشی ئاگریم دڵت خۆشە بە پاسکلەکان پێشتر پاسکلەکەت کۆن بوو لیان دزی وایە بەڵێ ئێستا دوو پاسکلت هەیە دڵت پێ خۆش بوو بەڵێ چەندی دڵت پێ خۆش بوو زۆر دڵم پێ خۆش بوو زۆر لەوەتیە هەر نامەزانی چی بکەم لە خۆشیان نەدەزانی چی بکەی لە خۆشیە بەڵێ ئەی ئەم خانۆ خۆش نییە باوە زۆر خۆشە بەرنامەی بەخشین بۆمانی کردووە ژووری خۆت هەیە لەم خانووە بەڵێ چی تیاکەی سەعی تیاکەی بەڵێ لە نای خۆم سایتیاکەم اینجا دوو ژوور نووسنە یەکێکەکانی خوشکمە یەکێکەکانی منە ئێوە ئەو خانووەمانت بۆ کردووە بەرنامەی بەخشین خوا خێریان بنووسێ کە دڵی ئێمەیان خۆش کردووە. بەڕاستی ئێمە سوپاسی هەموو مسلمانێکین کە لە ڕووی ئەم شاشەیە کە ئێمەیان بینیوە لە ڕێی بەخشینەوە کە سەبیلەکەن بۆ هەموو بێباوکانێک و بۆ هەموو کەم دەرامەتێکەنیانە ئێمە زۆر سوپاسی ئێوە ئەکەین بەڕاستی وەکو ئەم خانۆ خۆشەیکە بۆمیان کردووە پێکاتوە لە دوو ژوور نووسن هۆڵێک و ژوورێکی میێوان و مطبەخێک و مۆبیلاتێکی جوانیان بۆ بکڕە بەڕاستی کە پێشتر نەمبووە ژوورێ نووسن بۆ مناڵەکانم وەکو مطبەخێکی جوان کاونتەرێکی جوانیان بۆم کردووە غەسالەیە فەرشە بەڕاستی حتا فەرشەکەشیان بۆم کردووە نازانم لە خۆشیات چی بڵێم مۆبیلاتێکی زۆر زۆر جوانیان بۆم کردووە خوددا خێری هەموو مسلمانێ بنووسێ کە زۆر زۆر بەدەنگی ئێمە هاتوونە زۆر بەکاری یعنی کاری بۆ کارێکی خێری ئاوها یارمەتی خەڵکە دەدەن ئەوەی پێم کرد دوعاخوازی بۆ ئەو کەسانە ئەەکەم کە خێرخواز بوونە یارمەتی ئێمەیاندا و بەهانای ئێم هاتوونە لە ڕێگای کەناڵی بەخشینەوە زۆر سوپاسی ئێوە دەکەین و دوعای خێرتان بۆکەم ماشەڵڵا نازانم باسی چی بکەم و چیش بڵێم لە خۆشیان نازانم چی بڵێم زۆر زۆر دڵمان خۆشە بەڕاستی کە ئەو مناڵانە ئەبینم کە دڵیان خۆشە لە ڕێی ئێوە کە زۆر یارمەتی ئێمەتان داوە دڵی ئەو مناڵانەمەتان خۆش کرد بە هەموو شێوەیەکەوە وەکو کوڕەکەم وەکو کچەکەم زۆر نەخۆش بوو لە سای ئێوە وردە وردە خەریکە باشتری شەبێ ئەمەش ببینێ باشتری شەوێ ئەوەی ئەهاتە ماڵمان هێت خانومان بۆ ئەکرێ خانووی تازەمان بۆ ئەکرێ هیچیان یوسف و ئەیوت ئیتر خانووی خۆمان ئەبێ ژووری خۆم ئەبێ ئەوێ ژووری خۆم ئەبێ ئەوێ ژوور خۆمە بێ ئەخوێنم لە نای بۆ خۆم ئەخەوم باوەڕ ئەەکەی لە خۆشی ئەو پاسکیلەیە یعنی بەڕاستی لە ترسەکەوەیان لێ بردو بهێنا بێنە و ماڵەکە لە خۆشیە نەیەزانی چی بکە ئەی شاردەوە لەنا ئەو مناڵانە ڕووی گەشایەوە بەڕاستی زۆر زۆریش کچەکەت نەخۆشە لەگەڵەوە هەستەکە کە شتی جوانی هەیە و تا چەند ئەمە کاریگەرە بۆ ئەوەی خۆی برچێتەوە لە نەخۆشیە وەڵڵاهی بەڕاستی
ئێستا شکر زۆر زۆر باشترێکە لە چاوجاران هەرچەند عیلاجەکانی بەردەوامە بەس کە ئەم مۆزعبینیە ئینشاڵڵە باشتریشی ئەبێ. مە زۆر زۆر سپاسیانەکەم کاوانی بەهانەی ئێمە هاتن یارمەتی ئێمەیان داوە. بەناوی خوای بەخشندە و میهرەبان ئێمە وەکو نووسنگەی شۆڕشی بەرنامەی بەخشین ئاگادار کراینەوە کە ماڵێکی هەژاری بێباوک کرێتی کە مناڵێکی دوو مناڵەیە مناڵێکیان نەخۆشی درێژخایەنی هەبوو داوایان لێ کردین ئێمە فۆرمیان بۆ پڕەوەکەین وەزمان زۆر خراپە ینی هیچ موچێ داهاتێکیان نەبوو لە سەرەوەی کە داهاتینە مناڵێکی نەخۆش ڕۆژانە پێویستی بە دەوا هەبوو لەبانەوەش کرێچی بوون داوایان لێمە کرد کە ئێمە فۆرمان بۆ پڕەوە کرد نردمان بۆ نووسنگەی سەرەکی بەخشین لە زنەی بەخشین بڕیاریدا لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا خانوویەکی بۆ دروستکە دوای ئەوەی فۆرمان بۆ پڕەوە کرد فۆرمەکەمان دا لە ژنەی بەخشین ئەوانش بڕیاری بەرنامەیان بۆدا بڕیاری بەرنامەیاندا کە بەرنامەکە لە مانگی ڕەمەزانی پیرۆزا بوو کە دامانە شاشە حەمد بۆ خەڵک هات بەدەممانەوە بڕیاریدا لە ژنەی بەخشین بڕیاریدا خانوویەکی بۆ بکڕێ بە کەلوپەلی ناوماڵەوە ئێمەش ئەم خانۆمان بۆی کڕیوە خانوویەکی 140 مەترە خانوویەکی خۆش مواسەفات هەموو مواسەفاتێکی جوانی تایە کاشیە عەرزی کاشیە قەدی کاشیە مواسەفاتی کاملە موبەریدەی تکتی موبەریدەی تایە بۆیلەری ژێر عەرزی تایە مواسەفاتی کاملە دوای ئەوە ئەشیای ناوماڵ هەموو شتێکمان بۆی کڕیوە لە کەوەنتەر کامل کەوەنتەرێکی گەورە بۆ متبەقەکەی بۆ مساعید متبەقەکەی معرەزێکی جوانی پوختەمان بۆی کڕیوە تەباغمان بۆیان کڕیوە سەلاجەمان بۆیان کڕیوە غەسالەی ئۆتۆماتیکمان بۆیان کڕیوە ئاشای فەرشی ناوماڵ فەرشی کامل هۆدەکانمان بۆیان کڕیوە تەلەڤیزۆنی باشمان بۆیان کڕیوە شتەکانمان هەموو شتی جوان و مواسەفات و چاکمان بۆیان کڕیوە خی گەورە پاداشتی ئەو کەسانش بدە زۆر کەس بەدەم ئەوەی کە بەدەم ئەمە ماڵەوەات یارمەتی داین بۆ ئەوانەی تریش خی گەورە پاداشتیانوە چاکی چاککارانی شەڵاون ناکە هەچ کەسێکە یارمەتی ئەم بەرنمەیەدا با سێری کاکە دڵی خۆشەکە دینارێکەدا ببەخشین دینارێ ببەخشینە بەخشیەوە تا جێگای خۆی ئەگرێت یەکێ دینارێکە دایکە هزار دایکە هەچێنێکدا کە پارەکەدا ئیمڕۆ سەیری ئەم ماڵ هەتی وە بکە کە دڵیانی چەند خۆش بوو هەموو شتێکی ماڵان بۆ کراوە نوقستانیە موچەیەکیان بۆ بڕاتەوە خی گەورە پاداشتی برایەک داتەوە کە ئێمە ناشی ناسین ماگانە وەرەقێکمان بۆ نێرە بێ و ئێم بیناسین ئەمانداتی دینە خی گەورە پاداشتیان داتەوە. ئەم خانووەش یەکێکە لەو خانوانەیەکەوە لەسەر دەستی ئێوەی خێرخواز و بەخشندا بنیادرا
بۆ دوو منداڵی چاوگەشی بێناس لە ناحێ شۆڕش. ئەومان بیرەخاتەوە کاتێک هاوکاری و کۆمەچەکانی ئێوە لە هەموو شار و شارچکەکانی هەرێمی کوردستان کۆ بێتەوە، یادگارەکانی باو باپیرانمان بیرەکەوێتەوە کە هەمیشە کە کاریەکان بووە بە هەرەوەزی هەمویان دەستیان بۆ بردو و هاوکار و پشت و پەنای یەک بوون، هەمیشە ژیانێکی کۆمەڵایەتی تۆکمیان بەڕێ کردووە و هەمیشە دڵی یەکتریان خۆش کردووە. کاتێک ئێمەش لە بەخشینەوە ماڵێکی هەژار، ماڵێکی بێباوک، ماڵێکی نەخۆش دەرەخەین، بێگومان ئێوەش بە هەرەوەزی بەدەستە جەمعی هاوکاری و کۆمەچەکان ئەنێرن بۆ بەخشین. بەم شێوازە خانووی جوان و ناوماڵی جوان و موچەی ماگانەی لێدابین دەبێت. ماڵێک لە کرێچێتی شەو ڕۆژیان بەڕێ کرد و کرێی ماگانەیان بۆ نادرا، بەڵام کاتێک ئێوەی میهرەبان و ئێوەی سەخاوەت و ئێوەی هاوکاری و کۆمەچی هەژاران و نەداران هاوکارەکانتان گەیان دەبەخشینەوە، بەم شێوازە خانوویەکی تازە و ناوماڵێکی تازە و خۆشی و شادیتان گەڕاندەوە بۆ منداڵە بێباوکانە. هەمیشە ببەخشن تا بەم شێوازە هەژاران و نەداران دڵیان خۆش بێت و ناڕەحەتی و ناخۆشیەکانی چەندین ساڵیان بۆ بکەین بە خەندە و خۆشی. بۆی هەمیشە پێتان ئەڵێین ببەخشن تا بەخشین بەردەوام بێت.